سەبارەت بە گەشتی حاجیان دیارە ئەمڕۆ یەکەمین گەشتی حاجیانی پارێزگای سلێمانی کە ژمارەیان 328 حاجی بوو لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و پێشکارژێرێک بەڕێکران. ئەمە لە کۆی ئەوە دێت کە ژماری سەرجەمە و حاجیانەی کە وا بڕیارە لە ڕێگەی فڕۆکەخانەی سلێمانی و بەڕێ بکرێن 3101 حاجێ لە حاجیانی پارێزگای سلێمانی، حاجیانی پارێزگای هەڵەبجە، ئیدارەی گەرمیان، ئیدارەی ڕاپەڕین، پارێزگای کەرکووک لەگەڵ دیالە و دووسخورمات و کاکدانە ئەو گەشتانێکی ئێوە سەرپرشتیەکەن تا چەنە مەرجەکانی سەلامەتی تێدایە بۆ حاجیەکان و تا چەنە تیمە خزمەتگوزاری و تەندروستیەکان بە هەمانگی لەگەڵ ئێوە هاوسەفەری حاجیەکان دەبن؟ دیارە سەلامەتی حاجی لە ناو فڕۆکەخانە و بەڕێکردنیان ئەمە لە ئەستۆ و ئەرچی فڕۆکەخانەدایە. دواتر سەلامەتی فڕۆکە لە ئەستۆی یعنی جیاوازی هەیە لە ئەستۆی هێڵە ئاسمانەکەدایە کە هێڵی ئاسمانی عێراقی ئەرچی گواستنەوەی حاجیانی لە ئەستۆ گرتووە. ئەو حاجیانش کەوەی ئێمە بینی بێتمان ئەمڕۆ تیمی پزیشکیان لەگەڵایە لەگەڵ مرشیدی ئاینی و مامۆستای ئاینی بێگومان هەچ پێویستیەکیان هەبێ لە ناو فڕۆکەخانە وەکو پشکنینی پزیشکی یاخود پێداویستی پزیشکی مەعالەجەی تەندروستی ئەوانە ئێمە لێرە بۆیان جێبەجێ دەکەین. دواترەکەوێتە سەر ئەوە کە ئەوە کاری هەیەی حەج و عومرەی هەرێمی کوردستانە کە چ ڕێگارێکی کردوتە بەر بۆ ئەوەی بتوانێت لەوێ پێداویستیەکانی پزیشکی یاخود پێداویستەکانی تری حاجیان دابین بکە.